سەرۆکی کۆمکاری عەرەبی ئەمڕۆ یەکشەممە گوتی یەکێک لە گەورەترین ئاستەنگەکانی هەرێمەکە ڕێژەی بێکاری ئەو لە سەدا 29ەیە. لە وتەکەیدا بەر لە کۆبوونەوەی لوتکەی ڕابەرانی عەرەبی لە کۆتایی ئەم هەفتەیەدا ئەحمەد ئەبولغیت لە ئۆردن ئەم لێدوانەیدا و بە وەزیرانی ئابووری هەرێمەکەی گوت دەبێت مەسەلەکانی ئابووری و کۆمەڵایەتی ببنە سەر تۆپی بایەخی کۆبوونەوە لوتکەیەکە، چونکە هاوڵاتیانی عەرەبی لە ڕووی ئابووریەوە هەست بە نائارامی دەکەن و بڕواشیان بە ئایندە لاوەزە. هەروەها سەرۆکی کۆمکاری عەرەبی گوتیشی یەک لەسەر سێی دانیشتوانی جیهانی عەرەبی تەمەنیان لەژێر 30 ساڵانەوەیە و پێویستە وڵاتانی عەرەبی لە ماوەی 10 ساڵدا 6 میلیۆن کار بخڵقێنن بۆ ئەوەی خەڵکانی نوێ لە بازاری کاردا لەخۆ بگرێت. ناوبراو گوتیشی بازرگانی لە نێوان وڵاتانی عەرەبیدا هێشتا نزمە و بە ڕێژەی لە سەدا 8 بۆ 10 لە کۆی گشتی. وەزیرانی 22 ئەندامی کۆمکاری عەرەبی بەر لە کۆبوونەوەکەی ڕۆژی چوارشەممەی داهاتوویان کۆبوونەوەی ئامادەکاری بۆ ئەو مەبەستە واساز دەکەن.